ناوی پیرۆزی پێشمەرگە لەسەر شانی ئێمەیە بە هیچ شێوەیە قبول ناکەین لە هەرێمی کوردستان هەر کەسێک لایەنێک شکایەتی بە هەرێمی کوردستان بە پێشمەرگەی بکات شکۆی پێشمەرگەیکن بکاتەوە ئەمەش پشتگیری دەکەین و پاڵپشتی دەکەین سکاڵەی تۆمارمان کرد لەسەر ئەندامی پەرلەمانینەوەی نوێ بە ناوی سیپان ئامیدی و سکاڵەمان لە دادوەری گشتی هەرێمی کوردستان تۆمار کرد بە هەزاران خەڵکەیە لەسەر شەقام خێمەی دانایە فەقیر و هەژار بۆ ناچیت چەندین ساڵە با بچیت هەوکاری ئەو خەڵکەی بیت فەقیر و هەژار هەیە لۆ لە کاتی بانگێشە و لە کاتی خۆ بۆ کەسایەتی خۆی و بۆ مەرەمێکی سیاسی بچی شکۆی پێشمەرگەکەم بکات دەزانین بۆ ئاگاداریتان سەد کەناڵەکانی لایەنەکانی تر وەکو دژمنی کورد زمانی کەناڵەکان مترجم دەکاتەوە بۆ شکۆی پێشمەرگەکەم بکات ئێمەش وەکو دەستگا قبول ناکەین لە هەر کەسێکی لە سەراسەری هەرێمی کوردستان ئەوێ شکۆی پێشمەرگەکەم بکات وەکو شارەتم پێدا بە سەتانەیە با بچیت هەوکاریان بکات لۆچی چوو کەلوپەلی ناومالی پێشمەرگە پیشان بدە ئەوە شکۆی پێشمەرگەیە.